لە سەربەندی تەواوکردنی ڕێکارەکان بۆ ناردەکردنی نەوتی کەرکووک بۆ وڵاتی ئێران کەوا بڕیارە لایەندەیەکی نزیکدا دەست پێ بکات ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕایدەگەیەنێن حکوومەتی خۆجێی کەرکووک لە ناوەڕۆکی ڕێکەوتنەکانی پەیوەست بۆ هەناردەکردن ئاگادار نییە. لە ڕێگەی هۆکانی ڕاگەاندنەوە زانیمانەکە حکوومەتی عێراقی لەگەڵ دەوڵەتی ئێرانە عقدێکی کردو بۆی کە بڕێک لەو نوتی کە لێسا لە ناڕاتە دەرەوە لە ڕێگەی تەنکەرەوە بچێتە ئێران کە لەم ڕۆژانەیە دەست پێەکە و عقدێک کەشکراوە لەگەڵ BP شەریکەی بریتیش پەترۆلیۆم کە شەریکێکی بریتانیا دەوێت چاکسازی لە حەقلەکانی کەرکووک بکە ئەوەش بەی شێوەیەک ئەنجومەن و نەپارێزگایان لێ ئاگادار نەکردێتەوە ئەوەی کە ئێمە لەگە پارێزگار شەخسە کرد کە پارێزگار چووە لەگەڵیانە تەنها بردویانە لەگە خۆیان ئەگەر هیچ زانیاریشیان لەسەر عقدەکە پێنەداوە تەبانەوە ئەگەر بگەڕێنەوە ئێمە مادەی 112 باسی ئەوە کاکابێ حکوومەتی ئیتیحادی لەگەڵ هەرێم و پارێزگاکانە بەیەکەوە سیاسەتی نەوتی داڕێژن کەواتە لێرەیە کەرکووک بە هەموو شێوەیەک حەقی خوراوە. دوو مادەی ئەساسیە لە دەستور کە تەعاملەکە لەگەڵ پرسی نەوت و گاز یەکیان کە مادەی 111 تاکی دەکاتەوە کە نەوت و گاز مڵکی هەموو گەلی عێراقەواتە ئەمە حەکر نییە لەسەر محافەزەیەک یا لەسەر ناوچەیەکی تایبەت دەبێت هەموو خەڵک بەرژەوەندی تێدا هەبێ بەڵام دەبێت ئەمە بە یاسا ڕێک بخرێت وەکو لە مادەی 112 باسی کردووە ئەو یاسا تا ئێستا دەرنەچووە بەڵام یاساکە وەکو بنەمای ئەساسی جەخت لەسەروا کاتەوە کەوا پرۆسەی دەرهێنان و ئیدارەدانی نەوت و گاز دەبێت بە هاوبەشی لە نێوانی پارێزگاکان واتە پارێزگا بەرهەمێنەکان و هەرێمە بەرهەمێنەکان و حکومەتی بەغاوێت ینی مەبدە ئامەکە ڕێگە نادا بەوەی کەوا تەنیا تەڕەفێک کار بکە لەبەرەوە ئێستا حکومەتی عێراقی کار بەو یاسا کار پێکراوە ناکات کە پێشەوە یاسای دەرچوونە بەڵام ئەو یاسایانە نابێت پێچوانەی مەبادی ئەساسی دەستور بێن پێمان وایە هەندێک لەو کارانە پێچوانەی مەبادی ئەساسی دەستورە. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش کە سەر بەلیستی تورکمانە ڕایدەگەیەنێت گواستنەوەی نەوتی کەرکووک بۆ ئێران لە پێناو زامنکردنی هەناردەکەیەتی وەک بەدیلێک لە حاڵەتی پەکەوتنی هێڵی کەرکووک جەیهانی تورکیا. فکر ئەوەیە کە یەک پایپ دروست بکەنەوە نەوتی کەرکووک ئەیدەن بۆ ئیران لە کرمەنشاه لە خوزستان تقریبا 900 کیلومترە 900 کیلومتر نەوت لەولا پاڵ ئەیکەن بۆ کرمەنشاه بۆ مەسفە حتا منطقە استیفادە بکات ئەم پاڵکردنی نەوت بە پارەیە تەکلیفەکەت ئیران اتفاقی کرد لەگەڵ عێراق ئێمە لێرە مثلا 100 یا 200 هزار بەرمیل تحویلەکەن بۆ ئیران بۆ کرمەنشاه بەرامبەری ئەو نەوتە لە بەسرە ئیران تعویزەیدا بۆ عێراق مستەفیدە ئیرانش مستەفیدە ئێنجا مەسفە کرمەنشاهش ئیشەکات احتیاجمان ئەگەر بوو بانزین و گاز بۆ ئێمەش تەحویلەکان ئێستا حالیان بە تەنکەر بەس بۆ مستەقبل بە پایپ ئێنجا ئەگەر پایپی تورکیا تهدید بوو تەفجیر بوو پایپێتر احتیاطمان هەیە ئەم منطقەیە کەرکووک و سلەیمانی حدودی ئیران 100% ئەمینە ئیشکالمان نییە. لە دوای ڕیفراندۆمەکەی 25 ئەیلوول وەزارەتی نەوتی عێراق دوو گرێبەستی نەوتی لەسەر نەوتی کەرکووک کردووە کە یەکەمیان لەگەڵ ئێران و دووەمیش لەگەڵ کۆمپانیای BP بەریتانیا کە حکوومەتی خۆجێی کەرکووک دوور و نزیک ئاگاداری ڕێکەوتنەکان نییە. ئەو نەوتەی 14 ساڵە خەڵکی کەرکووک لە داهاتەکەی سوودمەند نەبوون لەم ڕۆکەدا و لە دوای ڕیفراندۆمەکەی 25 ئەیلوول ڕێکەوتنی لەسەر دەکرێت بە بێوەی خەڵکی ئەم شارە ئاگاداری ئەو ڕێکەوتنانە بن. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.